ئایزانم سڵاوتان لێبێ. ئێمە لە زاخۆین لای یەکێک لە تاقانەترین جۆرەکانی شوێنەوارە بەجێماوەکان لە هەرێمی کوردستان، ئەویش پردی دەلالە وەک دەبینن لە پشتمەوە دەرەکەوێ. پردی دەلال یەکێک لە دیارترین و جوانترین سیماکانی قەزای زاخۆیە. لە ئەمڕۆدا هاتوین تاوەکو گوزەرێک بە مێژوو و گرنگی و پێک هاتە و هەروەها هەڵکەوتە جوغرافیایەکەی پردی دەلال بکەین بەو هیوایەی هاوڕێ و هاوسەفەرمان من تا بتوانین ئاوڕێک لە شوێنەواری مێژووی پردی دەلال بدەینەوە، لە سۆنگەی تاریخی بنیادنانەکەی و هەروەها گرنگی لە ڕۆژگاری خۆی و ئەم ڕۆژ وەکو یەکێک لە شوێنە گەشتیارە گرنگەکان کە گەشتارێکی زۆر لە تەواوی ناوچەکانی عێراق سەردانی دەکەن و لە هەموو وەرزە جیاوازەکانیش دێنە پردی دەلال وەکو شوێنەوارێکی مێژوویی و شوێنێکی گەشتیاری. من بەرەولای پردی دەلال دەڕۆم بۆ هیوایم لە تەواوی پرۆگرام هاوڕێمان بن. بێگومان هەڵکەوتەی جوگرافیایی پردی دەلال لە کۆندا و ئەم ڕۆژەوە لەسەر ڕووبارێک دروستکراوە پێوتێ ڕووباری خاپوور، کە ڕووباری خاپوور لقێکە لە ڕووبارەکان یاخود لە قەلاوەکەکان لە ڕووباری دیجلە جیابێتەوە کە سەرچاوەکەی لە کوردستانی باکوورەوە یان لە کۆماری تورکیا ئێستاوە هەڵدەقڵێ و لقێک لەو ڕووبارە کە ڕووباری خاپوورە بەنێو کوردستانی باشووردا تێپەڕ دەبێت و یەکەمین شوێنێکیش بەنێو زاخۆدا دەڕوا. لە کۆندا ئەم پردە بۆ بەستنەوەی بەشی خۆرهەڵات و خۆراوای شار یان کە ئێستاکە خۆرهەڵات و خۆراوای قەزای زاخۆ بەیەکەوە دەبەستێتەوە پردێک دروست کراوە. لە بەشی ڕۆژهەڵاتی سەنتەری قەزای زاخۆ پردی دەلال هەڵکەوتووە لەسەر ڕووباری خاپوور، بێگومان سەر بە لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای دهۆکە لە ناوچەی بادینان لە کوردستانی باشوور. هەڵکەوتە جوگرافیایەکەشی وەک لە وێنەکانە دەردەکەوێت. ڕووباری خاپوور لە وەرزەکانی زۆربوونی ئاوەکە زیاد دەبێت، هەرچەندە ئێستاکە لە کەمترین کاتی ئاوەکەیەتی، بەڵام هێشتاکم هەر ئەگەر ئەو پردانە نەبن و یان ئەو پردە نوێیانە کە ئەمڕۆ دروست کراون شارەکە لە نێوان خۆرهەڵات و خۆرئاوای ڕووبارەکەیە دابەش دەبێت. لە کۆندا ئەم پردانە دروستکراون بۆ بە ئەو ڕێگا هاتوو چۆیانەی نێوان کوردستانی باکوور و کوردستانی باشوور یاوە خۆت ئەو ڕێڕەوانەی کەوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تێپەڕ بوون، یەکێک لەو ڕێیانەی یاخود یەکێک لەو وێزگانەی پەڕینەوە و بە ئەم ڕۆژە وەک دەزانین زاخۆ یەکێکە لە کۆتا خاڵە سنوورەکانی بەستنەوەی نێوان کۆماری عێراق و کۆماری تورکیا لە مەرزی ئیبراهیم خەلیلەوە. بۆیە بینین هەڵکەوتە جوگرافیایەکەی پردی دەلال بە جۆرێک هەڵکەوتووە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوای شاری زاخۆ وەروە کوردستانی باکوور و باشوور، هەروەها بێتەوە کۆماری عێراق و کۆماری تورکیا بەیەکەوە بەستێتەوە. بڵێ ئەگەر ئاماژە بە ناوی پردی دەلال بدەین، وەک دەزانن ئێستاکە ئەم پردە بە پردی دەلال لە زۆربەی سەرچاوە مێژوویەکان یاوە خۆت لە زۆربەی ئەو تابلۆ گەشتیاریانەی کە لەسەر پردی دەلال نووسرێت بە وشەی دەلال باسەکرێت. ئەمەن دەلال ینی جوان، پردی دەلال ناوەکەی ئەگەڕێتەوە هەندێک چیرۆکی ئەوە هەیە، ینی با بڵێن تا ڕادەیەک توانی بڵێن چیرۆکی جۆرێک لە جۆرەکان نازانستین، بەڵام دەماودەم بازەکرێن یاخود دەمادە دەگەردرێنەوە. یەکێک لەو شتانە دەڵێن پردی دەلال گوایە خاتونێک یەکەمین جار بەسەر ئەم پردەیە پەڕیوەتەوە ناوی دەلال بووە، هەر لەبەر ئەمە پردەکە بە نایەوە کراوە. یەکێکی تر لەو چیرۆکانە دەڵێن
ئەو وەستایی کە ئەم پردەی بنیاد ناوە یاخود دروستکەری ئەم پردە بووە کچەکەی ناوی دەلال بوو ڕۆژانە کە خواردنی بۆ هێناوە و توانە پردەکەی دەلال یەکێکی تریش لەو چیرۆکانە لەسەر پردی دەلال دەگەردرێنەوە گوایە یەکەمین کەسێک کە لەسەر ئەم پردە دەکەوێتە خوارەوە یاخود گیان لە دەست دەدا دەبێتە یەکەم قوربانی لەسەر ئەم پردە بە هەمان شێوە هەر خاتوونێک بۆ ناوی دەلال بووە بۆیە ئەم پردە بە ناوی دەلالەوە ناو دەنرێ لە هەندێک سەرچاوە مێژوویەکانە بە پردی خاپور یاخود پردی عەباسی یاخود پردی زاخۆ ناو دەبرێ ئەمەش هۆکارەکانی ئەگەڕێتەوە یەکەم دەبروی لە شاری زاخۆ بووە بۆیە بە پردەکە بە پردی زاخۆ دەناسرێ و دەسەڵاتی عەباسیش لە ڕۆژگاری دەسەڵاتیان لەم ناوچەیەدا دەسەڵاتێکی هەبووە بۆیە پێدەچی ئەوانیش سوودیان لەم پردە وەرگرت بێ یاخود ئەم پردەیان نۆژەن کرد بێتەوە وەیە بە پردی عەباسی ناو دەبرێ و بەشێک لە سەرچاوەکانیش پردی دەلال بە پردی خاپور ناو دەبن ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو هەڵکەوتە جوگرافیایی کە هەیە و گاز دەکەین ڕووباری خاپور لێرەدا تێدەپەڕێی و یەکەمین پرد لە باشووری کوردستان یان لە کۆماری عێراق لەسەر ڕووباری خاپور دروست کراوە پردی دەلال بووە هەر بۆیە زۆر جار دەڵێن پردەکەی خاپور ئەمەش بە وەرگرتنی ناوی خودی ڕووبارەکە بۆ پردەکە بەس بە شێوەیەکی گشتیە توانین بڵێن پردی دەلال لە کۆنەوە تاوەکو ئەمڕۆ یاخود لە کۆنترین مێژووی بۆ ئەم پردەکە باز دەکرێت هەر بە پردی دەلال ناسراوە وەربەڕاستیش ئەگەر بێت و هەموو ئەو چیرۆکانەی کەوا لەسەر ناوی دەلال چی ئەوەی خاتوونیەک هەبێ کە کچی وەستاکە بوو بێ یاخود گیانی لە دەستدا بێ یاخود یەکەم کەسێک بێ بەسەر پردەکە پەڕی بێتەوە و من پێم وایە پردی دەلال ڕەنگە لە ناوەکەیەوە هێن لە شکڵەکەیەوە وەرگیرا بێت بەڕاستی لە کۆندا پێی وترابێت پردە جوانەکە چونکە ئێستا کەش دەزانین بەڕاستی بە دیزاینێکی زۆر جوان دروستکراوە پردێکی زۆر سەرنجڕاکێش و زۆر جوانە بۆیە زۆر ئاساییە لە کاتی تەوابوونیە هەر ناویان نابێت پردە جوانەکە یاخود پردی دەلال پردە دەلالەکە کە هەمان شێوە دەلال لە زمانی ناوچەی بەهدینان هەر بە مانای جوان دێت کە لە زمانی سۆرانی یاخود لە زمانی کوردیدا چەند وشەیەک بۆ جوانی بەکاردێن ئەتوانین بڵێن پردی دەلال من پێم وایە هەر لە دیزاینەکەی وەرگیرا بێ پردێکی جوانە چۆن ئێستاکە کۆمەڵێک شوێن دروست دەکرێ بە شوێنی جوان ناو دەبرێن یاخود لە شکڵەکەی و لە دیزاینەکەیەوە دەبێتە ناو بۆ خودی ئەو شوێنەی کە دروست دەکرێەوە بێ من گومان دەکەم کە پردی دەلالیش لە ناوەکەیەوە وەرگیرا بێت کە باز دەکرێت کە پردێکی جوانە بۆیە دەکرێت پردی دەلالیش هەر دیزاینەکەی وای کرد هەر بەڕاستیش جوانە پردی دەلال لە مۆزوعی ناوەکان وازانم بە پردی دەلال پردی مازن پردی دەلال پرا مازن پرا بەری ینی ئەوەی پرێ عەباسی بەس ئێمە بە عەباسی هەر کەم خەڵکەی زەخۆ ئەوە لە خوارە عێراق دێن بێژن پرا عەباسی ئاباس ئیمە ئیفنادەکی چکە وەختی خۆ پردی دەلال لە بەری سەردەمی ئیسلامەت عەباسی هات بە ئاواکردنێ بەس ئەوە گوتبوون کاتی خۆ فتوحاتی ئیسلامی بوو قایدەك پشت فتوحاتی ئیسلامی قایدەك عەباسی هات بوو لێرە چکو گەڕەکێک جێهە نێزیک لێرە گەڕەکی عەباسی هەروەسا یعنی هەم زۆربەی شوێنی شنەواری یان جەهەنە ئەفسانەش لەگەڵوان هەن یان چیرۆکە یان لەسترانیان ئەوە على ئەساس ناوی پردی دەلال هەندێکە گوتین ئەوەی وستا ئەوەی ئاستای پردی دەلال دروست دەکرد هەر دەگەشتە ئەو کڤانی نیوێ بەردەدەرانە و بەردەکەوت وا بزانم یعنی کە حتا بابەتەکە زانستنیە بەس دەبێ ئەوە ئەفسانەیە ئەوەی گوتی هەموو ڕۆژ کچوی دەلال دەهات و لەگەڵ ئەو سەگەکە سای لەگەڵ بوو گوتی هەکەر سبینێ دەکمە یەکەمی کەس بێ دەکمە نەدر ئەوی گوتی هەموو ڕۆژ ساگەکە دێتن و دەکمە نەدر بۆ پردی دەلال بە ئەو کڤانە یعنی خۆینێک دەڕێژتن ئەوە ڕبوو ڕۆژی دوام ڕۆژی کار نازانم ساگەکە کچوی هات بێ ساگەکە
قلتي والله بابا او بابا او هاي من قلتي كمي كسبتن دبيت خويني بريجم وبكما نذر حتى بري دلال او قوسه دروز دابتن والله قلتي على اساس يعني كشتي او كريا نذر كش اخوي كريا لنا وبري دلال نواكش دلاله على زوربات جاروكي كشوجيا لان طنشتي او قلتين او برشكي دلاله او كافسانه بس علم ومنطق كايما وكي شناور ناس او ما قالك نيوجانكر او باشاش ما نيوجانكر ما هيش نادي بس ما وصل لبر جواني بردك هربيوتا برد دلالك برد رنگا جواني او بردا وكار رنگا يعني جوانيه فعلا جوانيه حتى نوكا مايا لا او نافا ولا مايا لا سرخو واكي بيجن لسر او همو ظروفها تيبري حتى يعني بيجن سردامي يعني اگر امبراطور بيزنطي بتنو حتى هاتي فتوحات اسلامي هاتو بشتي فتوحات اسلامي سردامي اموي وديفدا عباسي وديفدا او هولاك وسردامي قراقويل اقويل وحتى تيمور لانك وهم هاتين او منطقه يعني حتى نكاو بري دلال مايا وحتى لشارع العراق ومنطقه شارع خليج وشتا حتى استبري دلال مايا لسرخو لبر دیزاینەکەی لە ڕوانگەی دیزاینەکەیەوە هەندێک دەڵێن ئەمە جسرێکی ڕۆمانیە یاخود لە کۆندا لە سەردەمی ڕۆمانیەکان دروستکراوە لەبەرەوەی لینکێک هەبووە لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بەتایبەت لە سەردەمی با بڵێن دەوڵەتی ڕۆمانی و یۆنانی و هاتوچۆی جێشی یۆنانیەکان و هەتا ئەسکەندەری مەقدۆنی و بەشێک لەو چیرۆکانەی باز دەکرێت و دیارترینیش لە مێژوەکان باز دەکەن دەڵێن یەکێک لە میرانی بادینان دەسەڵاتەکانی بادینان ئێرەیان دروست کردووە و هەروەکو لە ناوەکەش ئاماژەمان پێکردن یەکجار پێدەوترێت جسری عەباسی یەکێک تریش لەو ڕایانە باس لە بنیادنانەکەی دەکا باز لەوە دەکا کە سەردەمی عەباسیەکان ئەم جسرە دروست کرابێت بەڵام ئەوەندەی وێ دەچێت زۆر قەدیم بێت قەدیمتر لە دەوڵەتی عەباسی ئەمە دروست کرابێت چکە لە دیزاینەکەی و نوعی بەردەکانی گومان دەکرێت هەمان دەوران یاخود هاوسەردەمی دەسەڵاتی ڕۆمانیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود هاتنیان بۆ ئەم ناوچانە ئەم جسرە دروست کرابێت ئەمە لە ڕووی مێژوویەوە ئەوەندەی کە ڕوونە جسرێکی کۆنە توانین بڵین دەسەدەیەک بگرە زیاتریش یەکەم جار ڕەنگە بناغی بنیادنانەکەی بۆ کرابێت سەرڕایەوەی چەندین جار هەرچەندە ئێستا ئاو لێرە دەبینن کەمی کردووە بەڵام زۆر جار بەهۆی بوونی لافا و زۆربوونی ئاو لە وەرزی زستاندا بەشێک لە ڕوخێنراوە و دیسان نۆژەن کراوەتەوە بۆیە توانین بڵێن گۆڕانکاری بەردەوام و جێدەستی دەسەڵاتە دیارەکانی ناوچەکەی پێوە دیار بووە بە درێژایی ئەو زنجیرە مێژوویەی کە ئەم پردەی پێدا گوزەر کردو بەڵام ئەوەی کە باز دەکرێت لە کۆنترینیانەوە ڕۆمانیەکان و لە تازەترین مێژوش ئەمارەتەکانی بەدینانن کەوە لە ناوچەیە دەسەڵاتیان هەبوو ئەم پردەیان بنیاد ناوە من دەمێ بچمە سەر پردەکە لەوێ هەنێ قسە و باسی تر بکەین سە من لە خوار پردەکەوەم بەو هیوایی هاوڕێم بن ئەگەر ئاماژە بە مێژووی پردی دەلال ینی کۆنترین مێژوویەک ئاوا باز دەکرێت لە کتێبەکان لە تاریخ لە زارێکی تاریخی شەفەی کۆنترین مێژووی پردی دەلال کەی بنیادنابێت پردی دەلال یەک لەوان پردانە ئەو پردە حەتانوکە مایە لەسەر وەزعی خۆی بەرێ مایە و بێک و ئەو پرە بێتە تێکدانیان خراپکردن پردی دەلال یەکیش وان ڕێگا بۆ و پێشتر گوتێ ڕێگای حەریر ئەو ڕێگە دوو شوێن دوو جەهت هاتنە گرێدان بەستن یەک هەرێمی منتەقەی میسۆپۆتامیا لەگەڵ هەرێمی منتەقەی ئەنادۆڵ و ڕۆژئاوا ئەوە نە ڕێگەک سەرەکی بوو بەس ڕێگەکی فەرعی بوو یەک شوان ڕێکابی ڕێگەت کو هاتینە حەریر هەروەسا پردی دەلال هاتیە وابزانم هاتیە کارینان بۆ کارت بازرگانی و بۆ کارت حتا سەربازی
بس كبردي دلال بيجوا دماهيك بشكنينو او فحوصات مختبريه زانكوي هايدلبرغ لالمانيا مادي راجي وهندك كسر ليره وريان قلت ولا لا نيفا بردلال ماينات داري لا كربوني 14 ما بشكنين كرت لقال برتوشنواري دوك دركت كو بيجوي بردي دلال بو سردمي بيزنطي زفرتن روماني بيزنطي امبراطورية بيزنطي شرقي زفرتن بو سردمي امبراطوري بيزنطي زينونا هر واسا يعني كو بيشتر سالي كو دزفت بو 1529 سال تمني بري دلالة اجبري سردمي اسلامتيه نزيكي 100 ساله بري يعني راقا هنديني ميجو كو سردمي امبراطوري بيزنطي او بشكينا بيشتر زور قالك بوچون هبن هندك قوتي او پردالو سردمي يوناني هندك قوتي سردمي اسكندر مقدوني هندك قوتي لسردمي فرثي ساساني او يعني او كاتانا جواز بون بس ذكرت بي او فحوصات انا قال دراسه ميجوج بكي اسكندر حتى زينفونش قلت يعني زينفون كاتي لقل 1000 كاس لشوي شاري دار لقل كور او كاتي رجعت يعني انا باسيس حتى من دراسه كلي زفراندني زينفون بو لاخوار ميسوبوتاميا بو اناضول او منطقه زينفون لروباري خابور درباز بو بي پردی دلال درست بکتن اولا باشی پینجم کتابای انا باسیس او حتی اسکندر مقدونیش لروباري دجله درباز بویا و چوی لشاری گوگامیلا لدشتی هولر شرق دیا پردی دلال فدیار بو کاتک فتره بیزانتی چون حتی هکر دیاره لشینوارش ل او شینواره حتی او کاتای هاتی هکر کاونتر بترانگا نات ما يقدو بردي رومانيش هي لتركيا شو لروماش همان ديزاين همان ديزاين بردي دلال بردك بتشوك هي وابزانم لسوريا لسوريا سوريا لديركا منطقه ديركا بجنه بردي روماني بس نوكي بردي دلال قالك بتشوكها بس اوي بردي قالك نيزيك لبردي دلال بردي ناوي جندريه لا أدية معنا لا تركيا أو بردا هم سردمي روماني هاتي أواكرني بس بتشوك ترش بردلال بس عندك ديزاين شتها بس شتي قالك نزيكتر بو بردلال حماماتي بصرة هي الشامي سردمي إمبراطورية تراجان هاتي أواكرني أو حماماتا عينن أو قوسوشتا نزيكي كفان يعني أو نزيكي يعني شوازي أفكرني نزيكي شوازي أفكرني بري دلالة اسمه سر پردەکە من دەمەوێت لێرەوە کە بەشی توانم بڵێم خۆرهەڵاتی پردەکەیە لێرە پردەکە بە شێوەیەکی گشتی پێکاتەکەی 114 متر زیاتر لە 114 متر درێژی هەیە و بەرزیەکەشی لە بەرزترین شوێنی پردەکەیە هەوڵەدەین لە ناوەڕاستی پردەکەیەکە بە دەقیقی 15 متر 14 مترونی بۆ 15 مترەواتە لە ئاستی ڕووی تەختایەکەی ژێرەوەی دەبین گەشتیار زۆر ڕووی لێ تێدەگا دیزاینێکی جوانی بۆ کراوە بەش پردەکە پانیەکەشی بە دیوارەکەی و دیوارەکانی زۆر ئەستورن بەردی ئەستوریان تیا بەکارێناوە ئەویش 4 مترێک و تقریبان 7 سانتیمێک دەبێت پانیەکی زۆرەواتە لە کۆندا ئاکرێ ئەسب سوار و ئەوانە لەسەریان گوزەری کردبێ واتە 4 متر پانیمانەیە لە بەرزترین شوێنیان دەگاتە 15 متر و هەروە 114 متر زیاتریش درێژی پردەکەمان هەیە و بە شێوەیەکی گشتی ئەم ڕاڕەوەی کە لێرە هەیە ئەم ڕاڕەوە بە 5 عقد دروست کراوە بۆی ئاوەکە لەم 5 عقدە بچێتە خوارەوە یەکێکی تریش لەو تایبەتمەندیانەی ئەم پردە توانی بڵێن گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکات ئەمەش لە ڕووی گەشتوزارەوە گرنگە بۆ ناوچەی زاخ و وەروەها وەکو شوێنەوارەکانی کوردستان بەگشتی دەبینین لەو تەوقیتەی ئەمەی لێداین
کاتێکی گەرمە و چۆڵترین کاتێتی هێشتا هەر خەرەباڵقێکی زۆری لێ هەیە بەڵام لە ئێواران و یان لە وەرزە فێنکەکانە گەشتیارێکی زۆر ڕوو لە زاخۆ دەکا بە تایبەت بۆ بینینی پردی دەلال و هەروەها توانی بڵێن وەکو یەکێکە لە خۆشترین شوێنە گەشتیارەکانی زاخۆ و کوردستانیش بەگشتی گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکا بەڵام دیزاینێکی زۆر جوانی بۆ کراوە بە جۆرێک وەکو ڕاستە هێڵێک لە ناوەڕاستا شکێنراوەتەوە سەرکەوتن بەسەریا بە شێوازێکی زۆر ئاسانە و ئەمەش حساب کراوە لە کۆنا بۆ ئەو ڕەشە وڵاخ و ئاژەڵانەی کەوا لێرەوە چ ئەسب بوو بێت هەر شتێکی تر لێرە بپەڕێتەوە سەرکەوتن بەسەری ئاسانە زۆر ئەوە نیانی بڵین لێژایەکی زۆر قورس نییە دەبینی من سەر دەکەوم وەروە کەسانێکی تریش کە هەتا لە تەمەنە جیاوازەکان سەرکەوتن بەسەریا ئاسانە شتێکی ئەوەندە قورس نییە ئەگەر سەیری سەقفی با بڵێن ڕووی سەرەوە وەروەها سەقفەکەی ژێرەوەشی کە بە بەردی جوان و ڕێک دروست کرابوو سەرەوەشی بەردڕێژ کراوە کە ئەمەش بۆ کاتی بارانبارین و یاخودەر حاڵەتێکی تر بۆی ئاو نەوێنێتەوە ڕاستەخۆ بچێتە خوارەوە تەبەن ئەمە گۆڕانکاریشی بەسەردا کراوە لە ئێستایا دەبینی بەشێک لە پردەکە نۆژەن کراوەتەوە لە ئێستاشا کە حاڵەتی نۆژەنکردنەوەی هەیە دەچینە سەر ناوەڕاست یاخود بەرزترین شوێنی پردەکە کە توانم بڵێم وەسەتی ڕووباری خاپوور دەکا لێرە کە وەکو وتمان 15 مەتر بەرزە لە ئاستی ڕووبارەکەەوە کە 15 مەتریش توانم بڵێم یعنی بەرزیەکی زۆرە ئەلێرە وابزانم بەرزترین شوێنیەتی بەڵێ ئێرە بەرزترین شوێنی پردی دەلالە وەک دەبینن زۆر لە هاوینان ئاو گەشتیارانەی دێنە ئێرە لێرەوە خۆیان هەڵدەدەنە خوارەوە بۆ ناو ئاوەکە و بەداخەوە مەترسیەکی زۆریشیەوە چەندین حاڵەتی ترسناک ڕوویداوە لێرەوە بە دەرفەتی ئەزانم بۆ تەواوی و کەسانی ئەم پرۆگرامە بینیان هەر شوێنەوارێکی تری کوردستان کە بووە شوێنێکی گەشتیاری خاوێنی بپارێزن خۆشبەختانە لێرە سەرڕایەوەی زەختێکی زۆری لەسرە بەڵام بە خاوێنی هێڵراوەتەوە پردێکی زۆر جوانە لەسەرەوە کە سەری خوارەوە دەکەی زۆر بەرزە بە جوانی لێرە ڕێک دەبێتەوە لێرە قەوسەکە نامێنێتواتە ئەو دیزاینی کە بۆی کراوە بەم شێوەیە ئەتوانین بڵین ئەگەر دەستەکانم هاوشێوەی پردەکەی لێ بکەم ئەم بەشەی ئێرە ڕێک ئێمە لێ وەستاین واتە ناوەڕاستی پردەکە بەم شێوەیە پردەکە بە شێوازێکی ڕاستەهێڵێک کە بە 5 عقد یان بە 5 کەوانە یان بە 5 بۆشایی لەژێرەوە بۆی ڕێڕەوی ئاوەکە ڕێڕەوی ئاوی خاپوور بڕوات پردەکە دیزاین کراوە وەروەها هەر کام لە عقدەکانیش وەکو پایەیەکن بۆ بەستنەوەی پردەکە تا بەکو دیزاینەکەی بەقوەتر بێت و جوانتر بێت لێرەوە پردەکە دەگاتە کۆتایی و دەچیتە ئەو بەری شار و لەم بەری شارەوە بۆ ئەو بەری شار دەبینی ئێستاکە وەکو شوێنی گەشتیاری و خەریکی نۆژەنکردنەوەی وەروە ئیشی لەسەر دەکەن من دەچمە خوارەوە لێرەوە دیزاینی پردەکەش وازانم زیاتر لە ڕۆمانی هەر نزیکە ئەوە ناوەکابیت گوتنێ پری عباسی یان لە سەردەمی بەس پشتی ئەو پشکنی ناهاتی کردنێ بۆ پرد زڕت بۆ سەردەمی ئیمپراتۆر بێزانتی هەروەسا ئێمە ئەگەر بزڕین بۆ بینای پردی دەلال بینای پردی دەلال وەکی بینای پردی ڕۆمانیە حتا هەموو ئاوای وەکی بژین بڵدینگ ئاواهی سیستەمی ڕۆمانی هاتیە دروستکردن هەروەسا دوورە لە سیستەمی ئاواکردنی بۆ سەردەمی عباسی یان ئیسلامی هەروەسا بە پرد هەموو بە بەرد هاتیە دروستکردنی کامل بە بەردە و مادەی کسل هاتیە بەکارینان بەرجی کە تقریبا چەند جوری بەرد هەیە بەردی دولۆمایتی کلای مستون کالکالیوس لە ناوی هاتیە ئەو بەردانە لێرە نزیکن نێزی ئەو بەردە حتا ئێستا معلوم نییە بەردی پردیرە لە چێن دەر حتا نوکە حتا نوکە هەیە gelek ew minteqa berdê dolomaytîk û ew cure hene bes ke heta êsta dîrasa nehatiyekirine heta nûke ke ew berdeşkî ve hatîne
كوي بهاتينا بس كإثبات بو لديف أو فحوصات مختبرة كبريدال بسردمي إمبراطورية بيزنطي روماي شرقي لسرد إمبراطورية زينو هاتي آفان كرني بس هر لقل ديتني چند سيمبول و هيما كاتي نيجان كرن سال 2017 هر دبيت بردوام بتن دراسة لسهر أو بردا نتيجة هش بردوام بالدراسة هش تمايا ما وصل فرمود بردكا خصل تا أو معديك لشيمنتو بقوترة لقال برد يعني هيش كربوش خول أو لا كلشتي بردكا بكرنا لا ما كسلة وبردة عندك تقريبا دو جوري برد بكاتي عندك بردة بردي زيفت بجني إما بردك زور ناعكي قالك زور لبلانبر روباري خابورة أو بردة هاتي كارينان وبردي جورة أو بردي مقولتي دولومايتيك يعني كاليوس هاتي بكارينان لنا وبري دلال تسخوش ما صح ليرة هنيك برد هي أما أناش هي إيران ليرة كان يرى لا أبا استبح استكم أو بردان بون مسائل نوجن كرنا ويانا قرب برسين أو بروجاني شو كده بيني أسا لخا داري أساري زاخواز نوجن دكنا ويا لسه نوجن كرنا أو ليرة كاتي خو حكومة عراقي قالك أو شوينا مخابن تيك دابو رنجا هر بريدلال هاد بو راجهان كاشيناور لصالي 1935 وكشيناور هاتي دست نشان كرن بس حكومة عراقي أو كاتا لحتى لسرد لصالي كان وحتى صالي هشتا كان هیچ بايخ با او شوينا ندا اهمال كرا بس خوش بختانا ام اخيرا يعني بشكل لصالي 2017 نوجن كرن توابو ام بشجيك ام 2019 هذا صالي 77 لصالي 1908 حكومة عراقي اللي رحمو باتيكالا داغرت بو با تماي درسكني پرديكي سربازي بون ليرا پردي آسم بون هلا سر خابور سر خابور بس او پردا راكرن وابزانم لك او پردي آسن بس تيكالا ما بو اما وكي شينوار و شارواني اما وكي ضرور مانديت او شوينا بكينا شوينا كي گشتياري گورا كابتر دلال پردلال بيتا ديار كي چوكو پردي دلال وندا بو 6 متر هاد بو داغرتن باتيكالا لقال 6 متر درجاهي فليرة إما لقال شارواني هسمان رابين با وكي راكرني أو همو تيكالا بو ليرة تيكالا بو همو تيكالا حكومة العراق بكارينات بو تيكالا هات راكرني و لقال تصميمي مدرج برانبر پردي دلال وكي مدرج خلقك ليرة دانيشتن هم برج بكاردينن بس رنگ او جوری بردی پرید دلال جورکی خاصه تایبت و کی مگوتی جوری جوری دالومایتیکا زور بقوتا اما است او برا بشکی نوجندکین لیره لا نزیکی لشوینک دیات وانن ببینن برکی زور گوریا قبارکی زور هیچ ماکینه نینن يعني لیره لا هرم كردستان كو او بردانه ببرن همو ايشي بدز دكين لا شاخ داينين ليره توانين ان شاء الله ببينن او جيك ببن وينا بكن بردي جورانا قباري مترك ب 8 سنتيم او برد درز دكين لا شويني او شويني كمعرج ضرر بو درز دكين لا همو اوانش برين مايشي نواري حتى او ماده كسلو ماده ريستوريشن لو صيانه بكار داينين همو لديف اورين مايشي نواري ولا ماده كمسموح بكار دايتن لو شي نوار يعني بوي بلين بردكا بقوت بيتوا والله نوع لا بابن شيوك كان تازي بي وديار نبي بلا ديار نابت ان شاء الله اما چونك او بردانش ليره وبزن بماكينه اما او بردانه بكارنا اينين بو مدرجه مدرج هم ببرد برين مايشي نواري هاتا درس كرني دبيت ببر بتو حتى ارزيكش ببر دابتن چونك بو گنجت لشينواري قال شينواري پردي دلال صحيح خسر دفرمي بو گشتيارانه شو ازم پردي دلال يكي كلو شنوار دياراني بهدينان بگشتي وزاخو بتابت گشتياركي زول لهم عراق بيشتر او چند ساله گشتيار دهاتن ايره هيش وين نبي گشتيار بيتن دانشت حتى مشغل كي زاخو استراحتي خوب كيشتن دورك هبوا كي موتي ليره او نزیکی 6 متر و 50 چند سیاره کاتن دراوستان بس استا وابزانم بشکی زور خلق 4-5 هزار کس تک دین وابزانم بمن دینی را و پتر پردی دلال دیتا ناس کرن يعني مستلیرنا او پردی دلال تانشت ما کی پردی گوره چکوی ما خلقی زاخو نواک من هيا با پردی دلال پردی گوره پردی زن
بەڕۆتە شینەواری زاخ و ئینشاڵڵا ئێستا هەر هەوڵ دادین و پێشترمان هەوڵدا بەس هەوڵی چرتر دادین کو ئەو شینوارە بگینە لە ناو لیستی یونسکودا چونکە تا ئێستا تۆمار نەکراوە تا ئێستا تۆمار نەکرە لیستی یونسکۆ 10 مەرچەنە 6 مەرچلو ئەو شوێنی شیناواری و 4 مەرچلو شوێنی سروشتی بتن مەرجێک ینی پێویستە و ئەو شوێنە بشتە لە ناو لیستی جیهاندا بەس باوەڕکە من ئەو مەرجانە خاندینە هەر 6 مەرجی کە گرێدایە بە ئەو شوێنە شوێنەواری مەعلەم شت 6 مەرچ خاڵ بە پردی دەلال لە خوار دەگرێت 5 خاڵن هەر 6 خاڵ 5 حتا 6 خاڵ بچێتە لیستی زۆر پێویستە حتا ئێستا و شوێنەوارە مایە و بێ ینی هەر لەسەر خومایە و من بە تاخانەش ناوە برچکە کەم پردمان نبینیوە لە هەرێمی کوردستان هەتا ئێستا هیچ پراک نینەوەکی پردەلال پریکە لە هەیە لە دێرە لوک بۆ دیزاینە بەس ینی پشتی قالای هەولێر ئەو شینەواری گەورە پری دەلال دەێتن پشتی قالای هەولێر ئەو پردامایە حتانوکە لە هەرێمی کوردستان بێژی ئازیزان من دەمەوێ پردی دەلال بەجێ بهێڵم پردێک خاوەنی مێژوویەکی دێرین و شوێنەوارێکی سەرنجڕاکێشی کوردستانی باشوور بەو جوانیە کە ڕازێنراوەتەوە بۆ بەردە تاشراوانەی ئەتوانم بڵێم بووەتەوە هۆی مانەوەی و تەمەنی درێژی هەروەها دیزاینێکی جوان و سەرنجڕاکێش پردی دەلال بەجێ ئەڵم و هەر شاد بن